باڵتە لەمە بیدەرانی شادپرێنس دۆخی سیاسی عێراق و پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان حکوومەتی ناوەند لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کە نزیکەی 6 مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تێپەڕیوە و گرژی و ململانەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان لەسەر پێگەێنانی حکوومەتی داهاتووی عێراق و هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە هەمان کاتدا موشک بارانی شاری هەولێر لە هەمان کاتدا لەشکری کێشەکانی سوپای تورکیا و داگیرکاری سوپای تورکیا بۆ سەر ناوچە کوردیەکان کە ئەمڕۆ بە نمونە وەرگرین سوپای تورکیا پێشڕەوی کردووە و چەند گوندێکی لە سنووری پارێزگای هەولێر داگیر کردووە. گفتوگۆی هەموو ئەم بابەتانە دەکەین لەگەڵ بەڕێز ئازاد جوڵات چاودێری سیاسی لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. کاک ئازاد سڵاوت دەبێ ئەم کاتت باش نزیکەی 6 مانگ بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا تێپەڕیوە. ئایا دەرەنجامەکان عێراقی گەیاند بەکوێ؟ سڵاو لێەوە لە بینێرانی یەکەتان لە ڕاستیدا بارودۆخی عێراق بە دۆخێکی خراپدا تێدەپەڕی. خەڵکی عێراق بەگشتی کاتی خۆی کە فشاریان لەسەر حکوومەتی عێراق کرد بۆ ئەوەی هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بۆ ئەویان بۆ گۆڕانکاری لە دۆخی عێراقدا ڕووبدات و بۆ ژیانێکی باشتر و ئامن و لە ڕووی سیاسی و لە ڕووی بژێوی ژیان و ئابووری و هەموو ئەمانەوە دۆخی عێراق و ڕێبەرەوە باشتر بچێت. بەڵام بە پێچەوانەوە لە دوای دەیدە کە هەڵبژاردن کراوە دەرەنجامەکان ڕاگەیەندرا هەر لە یەکەم ڕۆژەوە دوای ڕاگەیاندنی دەرەنجامەکان جۆرێک لە گرژی سیاسی و جۆرێک لە دڕدۆنجی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان و دواتریش دوای ئەوەی کە کۆمیسیۆن ئەنجامەکانی قبول کرد و ئەنجامەکان بە فەرمی ڕاگەیەندران ئیتر شەڕەکە کەتە نێو فراکسیۆن و لیست و ناو پەرلەمان واتە شەڕەکان لە حیزبەکانەوە گۆزراوە بۆ ناو پەرلەمان و لە ڕێگەی فراکسیۆنەکان و عەدەدی کورسیەکان و ژمارەی ئەندامانی پەرلەمانی هەردوو لایەن چووکە هەر لە سەرەتاوە کە ئەنجامەکان ڕاگەیەندرا ئەوەی کە ئەم بارودۆخی هینا ئاراوە ئەوە بوو کە مقتەدا سەدر ڕایگەیان لا شەرقیە و لا غەربیە حکومە وەتەنیە حکومە ئەغڵەبیە وەتەنیە ئەمە وای کرد کەوا خەتێک دیاری بکە بە ئاڕاستەی ئەوەی هەندێک لە دەرەوەی معادلەکە بێتەوە واتە هەندێک بخاتە دەرەوەی معادلە سیاسی و حکومڕانی لە عێراقدا لە کاتێکدا ئەم گروپێکەوە مقتەدا سەدر دەیەوێت ئاوتیان بکە ئەم گروپە لە 2003ەوە تا ئێستاکە ئەمان دەستڕۆیشتون لە عێراق و بە تایبەت لە 2005ەوە دوای دەستور و پێکەنانی یەکەمین کابینە ئەوان حکم دەکەن. ئەم گروپە ئەوەی کە ئێستا لە چوارچێوەی ئیتاری تەنسیقیدا کۆبوونەوە ئەمانە گروپێکن بە ئاسانی ئاوت ناکرێن لە پرۆسی سیاسی و حکمڕانی عێراقدا چونکە لە ڕابردوودا بە درێژایی ئەو 18 ساڵی ڕابردوو ئەوانە حکمڕان بوون لە عێراق زائیدەن ئەوانە نزیکن لە ئێران و ئێران پاڵپشتێکی بەهێزیانەکە ئێرانی وڵاتێکی زۆر کاریگەرە لە ناوچەکە بە نیسبەتی عێراق و لە هەمان کاتدا ئەمانە گروپی چەکداریان هەیە و لە حکوومەتدا تا ئێستاش ڕەگ و ڕێشەیان هەیە ئەوە بە ئاسانی ناکرێتەوە ئەوانە ئاوت بکەیت بە قۆناغێک چونکە عێراق سوید نییە بۆ سویسڕان نییە ئەو دیموکراسیەتە هەبێ چێ زۆرینەی پێکەینا بەدەستێنا بتوانێت حکوومەت پێک بینی و ئەوی تر بە ئاسانی ببێتە ئۆپۆزیسیۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش لە وڵاتێکی وەکو عێراقی فرە چێشە و فرەنەتەوە و مەزهەب و ئاینی جیاواز لەبەرەوە بە ئاسانی کێشەکان حل نابن بە ئاسانی حکوومەت پێک نایە هەر لەسەر و ئەساسەش بۆ کاتی خۆی کە لە 2003ەوە کە حکومڕانی عێراق تازەکراوە و لە 2005ەوە دوای لە دەستوریش کە هاتووە و یەکەم کابینی حکوومەت لە عێراقیش لە 2005ەوە عێراق لەسەر بنەمای شەراکەت تەوافق بیناکراوە بۆیە پێویست ئەمە وای کرد کە تاوەکو ئێستاکە عێراق بە یەک پارچەی ببینێتەوە و یان هەرسێ پێکاتەکەی عێراق لە حکوومەتدا بەشداری بکەن چونکە وەکو بڵێ مافی پێکاتەکان پارێزرا بوو لەژێر سایەی سیاسەتی تەوافق. کاتێک تۆ ئێستا دەی تەوافق ڕەت دەکەیەوە کەواتە کە تەوافق ڕەت دەکەیەوە زۆرینە حکوم دەکات زۆرینە قبول کراو نییە چونکە زۆرینە لە عێراق حکم بکە نەتەوەچکە ئاوت دەکە مەسهەبێکی تر ئاوت دەکە هەر یەکێک لەمانە ئاوتی دەرەوەی دەسەڵاتی سیاسی بکرێت کێشە دروست دەبێت واتە عێراق سەقامگیر نابێت بۆیە ئەم سیاسەتی زۆرینەی حکمڕانی لە عێراق
سیاستێکی زۆر هەڵەیە لە عێراقدا پێم وانییە سەرکەوتوو بێ و ئەمە شیعەکان خۆیان واتە سەد ئەمەردە هەر ئەم سیاستەش بوو ئەم بڕیارەی سەدیش بوو وای کرد نێوماڵی شیعە بۆ یەکەم جارە لە عێراق پەرد بێ تا ئێستا لە ڕابردوو هەموو کابینەکانی تر شیعە نێوماڵی شیعە بە جۆرە لە جۆرەکان هاوڕا بوون زۆربەی هەر زۆری شیعە لە کوتلەیەکدا کۆ ببوونەوە دایانتوانی حکوومەت پێک بێنن چونکە پشتی پێکەنانی حکوومەت و سەرۆک وەزیران لای شیعەکان بۆ وەکو عرفێکی سیاسی بەڵام کاتێک بەڵێ کاگازادەمێ بپرسم کە زۆرینە قبولکراو نییە کە پێکەنانی حکوومەت لەلایەن زۆرینەوە جێبەجێ ناکرێت وە باش نییە ئەی چ جۆرە شێوازێکی دروستکردنی حکوومەت قبولکراو دەبێت و لە سوود و مەسلحەتی عێراق و هەرێمی کوردستانیش دەبێت خۆی ئەگەر تۆ دیموکراسیان سەیری ئەم بابەتە بکەی دەبێ قبولکراو بێ بەڵام وەکو گوتمان ینی مەسەلەی دیموکراسیەت ینی شتێکی بطلق نییە دیموکراسیەت سیستەمێکی بەڕێوەبردنە یان حکومڕانیە یان ئیدارەدانی وڵاتێکە سیستەمێکە دەبێ بگونجێ ڕەنگەم بە خودی دیموکراسی لە عێراق بە جۆرێک بێ و لە سویسرا بە جۆرێکی تر بێ یعنی دیموکراسی ئاەتی قورئان نییە نەسێک بی هاتی بی و بەبێ گۆڕانکاری دیموکراسی ئەوەیە کە تۆ هەم بەشداری گەل بەگشتی تێدابی و هەم گەل ڕازیبی و دیموکراسیت ئەوەیە لە عێراق بەگشتیەکەی ئەوەیە کە گەل خۆی حکومڕانی خۆی بکە بەڵام کە تۆ دێ سەیری پێکهاتەی وڵاتەکە بکەیت لە عێراق مەسەلەی دیموکراسیەت ئەگەر دیموکراسیت بۆ خۆی پێڕەو بکرێ ئەمە ڕەنگە ممکن بێ بەڵام لەم قۆناغی ئێستای عێراق نا لەم قۆناغی کۆمەڵگای گەلانی عێراقی نا چونکە لە ڕاستیدا کۆمەڵگای عێراقی بەگشتی هەموو پێکاتەکانیەوە تازە سەرەتاییتی دەست و پەنجە نەرم کا لەگەڵ دیموکراسیت بەڕاستی بە درێژایی مێژووی دەوڵەتی عێراق لەژێر سیستەمێکی دیکتاتۆری خۆسەپێندا حکومڕانی کرایە ئێستا ئەگەر نوزەیەکی ئازادی و دیموکراسی هەبێ تۆ کاتێک دێی باز لە دیموکراسیت دەکەی باز لە زۆرینە و کەمینە دەکەی ڕاستە زۆرینە هینایە مافی خۆی کە حکومەت تشکیل بکە و حکومڕانی بکە بەڵام قبولکراو نییە بۆ پەیوەستە بە خودی پێکاتەی عێراقەوە بەم واقعی پێکاتەی عێراقەوە یعنی ئەگەر مەسەلەی زۆرینە و کەمینە بی بۆ کورد زەرەرە وەک کورد بەبنێتەوە زۆرینە و کەمینە ئەوە تەفەر بۆ شیعەکان خودی خۆیان کە حکومڕانی دەکەن ئەوە قبولی ناکەن لەبەر ئەوە یەکچەند ئەوی تر ڕەت دەکاتەوە جا بۆیە زۆرینە و کەمینە سیاسەتێکی هەڵەیە لە عێراق ئەگەر بگیرێتە بەر ئەمە لە کاتێک سیاسەتی زۆرینە و کەمینە ئەم دیموکراسیەتە سەرکەوتوو دەبێت لە عێراق ئەگەر هەموو هەر سێ پێکاتەکەی عێراق بە تەواوی لە یەکتری دڵنیابن لە سیاسەتی یەکتری و لە استراتیژی و بەرنامە و کاری یەکتری دڵنیابن بەڵام ئێستا کورد نە لە شیعە دڵنیایە نە لە سونە لە هیچیان دڵنیان نییە شیعە لە هیچیان دڵنیان نییە بۆیە ڕەنگە بە ئاسانی هیچ لایەکەن دەستبەرداری حکومەت و حکم و دەسەڵات نەبن هیچیان بە ئاسانی نابن ئۆپۆزیسیۆن بۆیە چونکە متمانیان بەیەک نییە چونکە ڕابردوویەکی خوێناوی خراپ هەیە لە نێوان ئەم گەلانە بە حکمی دروستبوونی مێژووی دەوڵەتی عێراق بە شێوەیەکی ناسروشتی و بە زۆر سەپێنرا و لچێنرا و بەیەکەوە ئەمە وای کردیە هەر بۆیەش بە درێژایی مێژووی حکمی عێراق هەمیشە حکمێکی ئاگر و ئاسن بووە قەت دیموکراسیەت لە عێراق حکمی نەکردووە هەمیشە ڕژێمێکی تۆتالیتاری دیکتاتۆری حکمی کردیە بە ئاگر و بە ئاسن ئەم سێ پێکاتەی بەیەکەوە لە یەک نەخشەی سیاسیدا لە یەک چوارچێوەی دەوڵەتدا کۆ کردوتەوە ئەمە بەڵام کاتێککە نوزەی ئازادی دێتە فراهم دەبێت و ئازادی هەیە خەڵک هەست بە ئازادی دەکات دیکتاتۆریە دەڕوخێ و بە حساب دیموکراسی جێگای دەگرێتەوە لەم حاڵەتانەدا خەڵک داوای مافی خۆی دەکات هەرێمی کوردستان کافی داوای ڕفراندۆمێکی کرد و ڕفراندۆمەکەی کرد قبولکرا و قبولیان نەکرد لە کاتێکدا ڕفراندۆم لە هەموو دنیا کارێکی زۆر ئاساییە بەڵام بۆ کورد ئاسایی نەبوو چونکە هەم کورد غەڵەتی کرد کە کردی چکە بارودۆخەکەی هەو نەبوو و هەم سونەکان و شیعەکانیش غەڵەتیانە غەڵەت دەکەن کە قبول ناکەن چونکە جۆرێکە لە خۆستەپاندنەوە دیکتاتۆری و دوورە لە بنەماکانی دیموکراسی بۆیە ئەمە حقیقەت و واقعی کۆمەڵگای عێراقیە گەلانی عێراقا سێ پێکهاتەی بە زۆر لچێنراون بەیەکەوە بە ئاسانی ئەو مێژووە تاڵۆ خوێناوی ڕابردوویان
لەبیر ناچێ بە ئاسانی متمانە بە یەک ناکەن بۆیە تا ئەم قۆناغە دەرباز دەبێت پێویستە هەموو لایەنەکان بەیەکەوە تەوافق بکەن بەیەکەوە حکمی ئەم وڵاتە بکەن ئەگە قراریشە عێراق دابش بکرێ و هەر پارچەی بۆ خۆی دەوڵەتێک بێ ئەمەیان کارێکی چاکە بەڵام ئایا ئێستا ئەمە فەراهم دەبێت ئایا شیعە ئەمە قبوڵەکەن ئایا وڵاتە عەرەبیەکانی بەتایبەت ئەوانەی کە سونە لە پشتیانێ ئەوانەی بە عەقڵەتی عروبە حکمڕانی دەکەن قبوڵ یانە عێراق پارچە پارچە بێ یان هەرێمی کوردستان زیابێتەوە و بێتە دەوڵەتێک ئەمانە لە ئێستادا محاڵە مادەم محاڵە قەدەری ئێمە و سونەکانی شیعەژوایە لەم عێراقە لەم نەخشە سیاسیە پێکەوە بژین و حکمڕان بین پێویستە هەمومان بەیەکەوە حکمی وڵاتەکە بکەین و بتوانین خزمەتی وڵاتەکە بکەین بەگشتی بەڵام هێز و لایەنە سیاسیەکان بەڵێ پێتان وایە هێز و لایەنە سیاسیەکان تاکەی بەم جۆرە بەردەوامە بن تاکەی ململانێ و گرژیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەم جۆرە درێژەیە بێت ئەمە دوو بابەتە بابەتی سراع و ململانەی سیاسی لە نێوان حیزب و لایەنەکان ئەمە ئەبەدیە و نابڕێتەوە بە بەردەوامی ئەم سراع و ململانەیە هەر بەردەوام دەبێت بەڵام لە قۆناغێک بۆ قۆناغێک جیا دەبێت مەدو جەزێر دەبێت شلی و گوجی دەبێت زیاد و کەم دەبێت بەڵام ئەگەر مەبەستی جەنابەت لەوە بێ مەسەلەی ئەم کێشەی ئێستای سەرۆک کۆمار ئەگەر مەبەستت لەوەیە ئەوەیان بابەتێکە لەگەڵ ئەوەی کە بابەتێکی سیاسی لە هەمان کادا بابەتێکی یاساییشە واتە هەم پێوەستە بابەتە سیاسیەکەوە و هەم پێوەستی ڕەبط کراوە پەیوەندیدارە بە لایەنە یاساییەکەی ئەویش ئەوەیە لە ئێستادا سێ کۆبوونەوە هەوڵدراوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە تایبەتی لە دوای بڕیاری دادگای باڵای فیدرالی ئێستا بەپێی یاسا تا 6 مانگ دەرفەت ماوە ئەم دەرفەتی هێشتراوەتەوە ئێستا لە بەردەمی لایەنە سیاسیەکانە ئەم 6 ڕۆژە پێویستە لایەنەکان بگەن بە یەکتری اینجا چێتەنە زوود دەکات چۆن زۆر ڕێگا هەیە بۆ گەیشتنە یەکتری ئەگەر لایەنە سیاسیەکان مەبەستیان بێ بگەنە یەک تا 6 مانگ چونکە هەموو بابەتەکانی تر پەیوەستن بە هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە لە ڕاستیدا کێشەی شیعەکان سەرۆک کۆمار نییە کێشەی شیعەکان پێکەنانی حکوومەتە چێ حکوومەت پێک دەینی حکوومەتەکە بەرنامەی چی دەبێت چێ دەبیتە وەزیری بەرگری چێ دەبتە وەزیری ئەوە چێ دەبیتە وەزیری هەموو خلافیان لەسەر تاک بە تاچی وەزارەتەکانی شیعەکان خۆیان بۆیە پێکەنانی حکوومەت کارێکی ئاسانیە تا ئێستاکە لە نێوان هەردوو باڵی شیعە هەردوو تەرەفەکە هەم ئینقازی وەتەنی هەم ئیتاری تەنسیقی زۆر لێک دوورن بۆ پێکەنانی بۆ ئەوەی بگەنەیەک لەسەر بەرنامەیەکی حکومی یان لەسەر کاندیدێک و کابینەیەکی حکومی ئەمان دوورن ئەم هەموو ئەبانەش ڕەبط کرایە بە مەسەلەی پێکەنانی سەرۆک کۆمار هەڵبژاردننی سەرۆک کۆمار چونکە تا سەرۆک کۆمار هەڵە بژێردرێ گەورەترین فراکسیۆن دیاری ناکرێت کاتێکە فراکسیۆنی گەورە دیاریکرا کوتلەی گەورە ئەم سەرۆک کۆمار ئەم کوتلەیە تەکلیف دەکا بە پێکەنانی حکومەت اینجا ئەوش ماوەی مانجێک دەخایەنی بۆیە لە ئێستادا تا 6 ڕۆژی تر پێویستە لە ڕووی یاساییەوە پێویستە سەرۆک کۆمار هەڵبژێردرێت بۆ مەسەلەی سەرۆک کۆمارش خلافی زۆر هەیە ئەوە دیارە دوو کاندیدی بەهێستە نەور کابراتی یەکتر دەکەن لەمەشدا دیسان بە بنبەست گەیشتووە لەوەی داکە ڕێژەی یاسایی نیساب تەواو نابێ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە 220 کەسە بۆ ئەمەش هەوڵ هەیە لە هەموو لایەنەکانەوە بۆ ئەوەی بگەنە یەکتری بەڵام ئایا هەوڵەکان بە چه ئەنجامێک دەگەن من بۆ خۆم زۆر ئومێدم نییە کە بگەنە یەکتری هەرچەند ئەم 6 ڕۆژە لە بەردەمیانە یەک لە ئۆپشنەکان ئەوەیەکەوە لایەنەکان بگەنە یەکتری لەسەر کۆبنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەگەر هاتوو ئەم حاڵەتە ڕووی دەدا دیسان تا 6 مانجیش ینی ڕێک نەکەون تا 6 مانگ سەرۆک کۆمار هەڵەبژێردرێ دەکەوینە فەراغی دەستوری لەم حاڵەتە دەبێ ئەم پرسیارە لە دادگای باڵای فیدرالی بکرێ چی بکەین لەم قۆناغ بەتاکید ئەوێش ینی چەند ئۆپشنەکەن بەڵام نازام دادگای باڵای فیدرالی کام بڕیارەدا چی ئەوە دەکات یان دەکرێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە کە ئەمەش بۆ خۆی بەشی زۆری لەگەڵ نین لایەنەکان و یاخود ئەوە دەکرێت وەکو ئێستای لوبنان و ئەوانە حکوومەتێکی کاربڕێکەری تەصریف عمال بڕوا و پەرلەمانیش ئەو ڕۆڵەی نابێت چونکە پەرلەمان ناتوانێت هەموو بڕیارێک بدە هەندێک لە بڕیارەکان پێویستیان بە دوو دەسەسەیە و هەندێک بڕیاریش هەر بڕیارش ینی هەر یاسایەکیش دەربکە پەرلەمان حکوومەت ڕەنگە نەتوانێت هەموو یاساکان جێبەجێ بکات چونکە کاربڕێکەرە حکوومەتی کاربڕێکەر دەسەڵاتی مەحدودە بۆیە گەلانی عێراق کاتێک داوای هەڵبژاردننی پێشوەختەیان کرد بە حکوومەتە فعلیەکەی پێشتر بە حکوومەتە ئەکتیڤەکەی پێشتر ڕازی نەبوون
مەبەستیان بۆ حکوومەتێکی ئاکتیڤتر باشتر بێتە بوون بۆیە هەڵبژاردنیا کرد بەڵام کاتێک کە ئێستا دەگەی ئەم دۆخە تۆ ئەگەر تا هەڵبژاردنێکی تریان تا ماوەیەکی تر حکوومەتی کاربڕێکەر حکم بکە کەواتە گەلانی عراق ئەو داوایەکە کردیان نەک پێی نەگەیشتن بەڵکو زۆریشان زەرر کرد لە حکوومەتێکی ئاکتیڤ و شەرعیەوە هاتن بۆ حکوومەتێکی کاربڕێکەری ماوە بەسەرچوو ئەنجامی هەڵبژاردنەکان عێراقی بەرەو دواوە برد بەتاکید ئەنجامی هەڵبژاردنەکان ئەو ئەنجامێکە ئێستا هەیەوە تا ئێستاکە تەنەها دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردراوە دەنا دەرئەنجامی ئەم هەڵبژاردنە هیچ ئیجابیەتێکی نەبوو بۆ گەلانی عراقی بە پێچەوانەوە دەرئەنجامی ئەم هەڵبژاردنە دڕدۆجی دروست کرد چەق بەستووی سیاسی دروست کرد لێکترازانی نێوماڵی شیعی هێنا بەرهەم و لێک دوورکەوتنەوەی کورد و ئەوانی تر لایەنەکانی تر وش دەتوانانی بڵێ شەقبوونی نێوماڵی کوردیشی لێکەوتەوە ئەمانە ئەم هەڵبژاردنە وای کردکەوە بارودۆخی عێراق نەکخراپ بێ بە پێچەوانەوە ئێستا بارودۆخی عێراق لە مەترسیدایە هەم لە مەترسی داڕوخانی ئابووری و سیاسی و مەترسی ئەمنی و سەربازیشەیە و ئەمە دەزانین خۆ ئێستا عێراق هیچ سەروەریەکی نماوە سەروەری پێشێل دەکرێت جا بە فڕۆکە بێ بە موشک بێ بە مخابرات بێ بە سەربازی بێ بە بنکەی سەربازی هەموو ئەمانە لە عێراقدا بوونی هەیە لەلایەن وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیشەوە بۆیە بارودۆخی عێراق بارودۆخێکی باش نییە. کاک ئازاد سەبارەت بە کاریگەریەکانی ڕێکنەکەوتنی هێزوریانە سیاسیەکان لەسەر عێراق و هەروەها هەرێمی کوردستانیش چی دەبێت؟ وڵا کاریگەریەکان وەکو گوتم کاریگەری زۆری دەبی نێوماڵی شیعی زۆر مەترسیدارە بەم لەت بوونە بمینێتەوە چونکە ئێران بە هیچ جۆرە قبوڵی نییە ئێران بە هیچ جۆرە قبوڵ ناکە نێوماڵی شیعی بەم شێوەیەبی و نایەوێت دەسەڵات لەژێ دەستی وەلایەکانی خۆی دەربچێت قەت ئەو ڕێکەوتنەی نێوان ئەوەی کە لە هاوپەیمانی ئینقازی نیشتیمانی لەلایەن ئێرانەوە مەقبول نییە ڕەنگە بە جۆرێک مەقبول بێ ئەگەر ئیتاری تەنسیقی و لایەنەکەی تریش بڵین بەشدار بن لەگەڵیان لە حکوومەت بە یەکەوە ڕەنگە بتوانین بەڵام ئەگەر ئاوت بکرێن لە دەسەڵات ئەمە قبول کراو نییە کێشەکەش لەوەیە لە دوای سیمان ئاخر کۆبنەوەی ئەو دووشەمەی ئەو چوارشەمەی ڕابردوو کە کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەران نەکرا و نیساب تاوە نەبوو تویتەکەی صدر مەترسیە یعنی ڕاستەوخۆ لە دوای نەبوونی نیسابی پەرلەمانی صدر تویتێکی توندی کرد ئەم تویتە جۆرێک لە ڕەدالفعل و کاردانەوەی پێوە دیار بوو باز لەوە دەکەم محاڵە بگەینە ڕێکەوتن و سوورە لەسەر پێکەینانی حکوومەتی زۆرینە و بە هیچ جۆرێک گفتوگۆ ناکات لەگەڵ ئیتاری تەنسیقی بۆیە ئەمە بارودۆخەکەی زۆر مەترسیدارتر کردووە و ئەوەی کە دەشبینین ینی بە نیسبەتی کوردیش بە هەمان شێوە تا ئێستا هیچ نزیکبوونەوەیەک نییە لە نێوانی لایەنە کوردیەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە دوو هێزی هەم ڕکابەر نووسەرەکیشن لە هەرێم ئەوان تا ئێستا هیچ نزیکبوونەوەیەک نییە بۆیە بارودۆخەکە بەگشتی بەرەو خراپی دەڕوە تەنانەت نێوماڵی سونەکانیش بە جۆرێک لە جۆرەکان لەژێر فشاری تورکیا و قەتەر و ئیمارات و سعودیا و ئەوانە نزیک بوونەوەیەک ڕوویدا لە نێویان لە نێو گروپی سنی بەڵام ئەوانش ئێستا کە دووبارە جۆرێک لە هەڵۆشانەوە لە ناو گروپەکەیان هەبوو ئێستا ڕۆژانە ئەندامانی پەرلەمان لە کوتلەکەی ئەسیادا دەگەڕێنەوە بۆ کوتلەی عەزم کە کوتلەی عەزم لەگەڵ ئیتاری تەنسیقین بۆیە دیسان نێوماڵی سونش دەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ئەم وحدەی هەیەن بوو لێکترازان لەناو ئەوانی شووە ڕۆژانە هەیە نێوماڵی کوردیش ئەوە دەبینین ئەو پێنج لایەنەیە کە لە پەرلەمانی عێراق بوونیان هەیە لە ڕاستیدا یەکلا بووینەوە ینی لەگەی یەکترینین و هیچ کۆدەنجیەک نییە لە نێوان ئەو 64-65 ئەندام پەرلەمانەی کورد کە لە بەغدا بوونیە. بەڵێ کاک ئازاد سەبارەت بە لەشکرکێشەکانی سوپای تورکیا ئەمڕۆ سوپای تورکیا چەند گوندێکی لە سنووری پارێزگای هەولێر داگیر کردووە و لە هەمان کاتدا دوو شوان لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراون. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاردانەوەیکی جدی نییە هیچ وەڵامێکی جدی نییە سەبارەت بە لەشکرکێشەکانی تورکیا لە لایەکی دیکەوە هێرش دەکرێتە سەر
شاری هەولێر لە ئەمەش حکوومەت یاریمی کوردستان وەڵامێکی نەبوو بۆی مەبەستت لە هێرشەکە مەبەستت موشەکەەکانی ئێران ئەمانە دوو بابەتی جیاوازن ڕاستە هەردووچیان بۆ سەر هەرێمی کوردستانە بەڵام دوو ئەجندای جیاوازن و دوو ئامانجی جیاوازیشیان هەیە ئەم دوو هێرشەی جەنابەت باس کرد سەبارەت بە ئەوەی ئێران دیارە کاردانەوەی ئێران وەڵامی ئێران بوو بۆ هەم بابەتی غاز هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان لە ڕێی تورکیاوە بۆ ئەوروپا ئەمەش پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان پلانی رووسیا یان داوای رووسیابی لە ئێران بێ ئەمە جێبەجێ بکە واتە کوردستان نەبێتە جێگرەوەی رووسیا لە هەناردەکردنی غاز بۆ ئەوروپا ئەمە پەیامی ئێران بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ بۆتە نییە غازەکەش بە دەردی نەوتەکە برن ئەمە لایەکی ترکە ئێران باز لەوە دەکات لە هەرێمی کوردستان ئیسرائیل هەیە بنکەی ئیسرائیلی بۆ موشکباران کردیە ئەمە نازانم بالضبط لەو شوێنەی ماڵی شێخباز ئیسرائیلی هەبووە یان نەبووە چکەوە درا بە لێژنەیەکی لێکۆڵینەوەی پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقی خەریک بوون ئەوان پێویستان ڕاستێ دەرخن بۆ ئەوە من نازانم ئیسرائیلی هەبووە یان نەبووە لەم شوێنەکە ئێران هێرشی کردەسەری بەڵام بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان هێرشەکانی تورکیا بە تایبەت هێرش و پێشڕەویەکانی ئەمڕۆی سوپای تورکیا بۆ سەر چەند گوندێکی و داگیرکردنی چەند گوندێکی سنووری ئەمەی تورکیا لە ڕاستیدا پەیوەستە بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە لە چوارشەمە نەگەیشتنە هیچ ئەنجامێک و پەیوەستە بە مەسەلەکەی تویتەکەی سەدریشەوە کە لە ڕاستەخۆ لە دوای کۆتایی هاتنی پەرلەمان کە نیسابتەوە نەبوو کە سەدر ئەم تویتەی کرد چاوەڕمان کراوە بوو کە تورکیا هەڵوێستێکی وا بنوێنێ پێم وایە هەر ڕووخاندنی بارەگاکەی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا و ئەم ڕاگەیاندنەی پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە بەغدا چۆڵ دەکەین و هەموو کار و چالاشیەکانمان لە بەغدا سڕ دەکەین ئەماش هەر پەیوەندیدارە بە هەم تویتەکەی سەدرەوە و هەم ئەم هێرش و پەلامارانەی تورکیاش بۆ سەر هەرێمی کوردستان هەموو ئەمانە گرێدراوی یەک بابەتن یەک پلانن لە ناوچەکە کە بەدوو ئاڕاستەی جیا ئێران و ئیتاری تەنسیقی و هەندێک لایەنی تر بە ئاراستەیەک هەڵسو کەوت دەکەن و لەو لایەش ئیتاری تەنسیقی و ینی ئینقازی وەتەنی لەگەڵ تورکیا بە شێوازێکی تر بۆیە مەترسیەکە لەوەدایە کوردستان و عێراق ببێتە گۆڕەپانی شەڕ و ململانی و یەکلایکردنەوەی تەسویە حساباتی هەندێک لایەنی تر بە وەکالەت بێن شەڕەکە لێرە بکرێت لە هەرێمی کوردستان لە نەتیجەدا خەڵکی کوردستان زەرمەند دەبن ڕز و باغی خەڵکی کوردستان دەسووتێ شوان و هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستان شەهید دەبن و بریندار دەبن و عێراق وەکو خاک و وەکو شار و شارچەکانی وێران دەبێ و دەسووتێ ئێمە دەبینە زەحیەی شەڕەکە لە ڕاستیدا بە وەکالەت ئێمە شەڕی یەکلایکردنەوەی دەوڵەتە زلهێزەکان بکەین لە ناوچەکە چونکە عێراق زمینەیەکی لەبارە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی ناکۆچی ناوچەکە چونکە لە عێراقدا رووسیا بە ناڕاستەخۆ وجودی هەیە ئێران زۆر بە کاریگەری وجودی هەیە ئەمریکا لێرە بوونی هەیە و وجودی هەیە تورکیا بە فعلی چەندین بارەگای سەربازی و ئەمنی لە عێراق لە ناو خاچی کوردستان کە دەکا عێراق بوونی هەیە و وڵاتانی تر ڕۆڵیان هەیە ئەنجام بەخابەڕاتی وڵاتەکان ڕەنگە لە عێراق و لە هەرێمی کوردستان بوونیان هەبێ بۆیە بەڵام کاگازات تورکیا هێرشەکانی بە تایبەت ئەمڕۆ دەبەستێتەوە ببوونی پارتی کرێکارانی کوردستان لەو ناوچانەدا و زانینەکانی بڕیارە لە مانگی نیساندا زیاتر هێرشەکان شەڕ بکرێتەوە بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان چ لەلایەن تورکیا و بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان ئەم پلانەی تورکیا دەمێکە ئەم پلانەی هەیە لە ڕاستیدا ساڵی ڕابردوو بۆی نەچوە سەر و تێکیشکە ئەم تێشکانەی تورکیا کاریگەری هەبوو هەم بۆ بەرزکردنەوەی ورەی خەڵکی کوردستان و گەریلاکانی پەکەکە لە بەرامبەریشدا حکوومەتی ئێستای ئەردۆغانی ئاک پارتی لە تورکیا ڕوبەڕووی ڕخنەی زۆری هاوڵاتیانی خۆی بۆەوە و تەنانەت زۆر مزاهرەش کرا لەسەروی حکوومەت دەست لە کار بچێشێتەوە هەڵبژاردن بکرێت چونکە حکوومەت فەشەری هێناوە وای کردووە کولفەیەکی زۆر لەسەر حکوومەتی ئەنقەرە دروست بووە لە بارودۆخی سەختی ئابووری دیان و شەڕێکی نەبراوە دەکا ئەم شەڕە کولفەی زۆرە و کوژاوەشی زۆری سەربازەکانیان هەیە
هەموو ئەمانە فشار بوون بەسەر تورکیا بۆیە دەتوانین بڕێن ئەوەی کە پێیان دەبێت سڕنوشی هەڵۆ نازام ناوی ئۆپراسیۆنەکە چی بوو المهم تورکیا لەو ئۆپراسیۆنەکەی ساڵی پاس سەرکەوتو نەبوو ئێستا لە بەردەم ئەوەیە ڕاشیان گەیاندووە کە ئۆپراسیۆنێکی تر دەکەن بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان بەڵام من نازانم پارتی دیموکراتی کوردستان تا چەند هاوکاری تورکیا دەکات لەم ئۆپراسیۆنەدا لە سەرەتادا پارتی دیموکراتی کوردستان هەوڵی ئەوەیدا لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە واتە یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشدار بێت لەم شەڕی پاکەکە بە هاوکاری تورکیا بەڵام لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی ڕەت کردەوە بە ئاشکراش ئەوەی ڕەت کردەوە وتیان ئێمە بەشداری ئەو شەڕە ناکەین و شەڕی کوردکوژی ناکەین لەژێری هەر بڕووبیان و یەک بێ نایکەین لەو حاڵەتە کە یەکێتی پارتی دیموکراتی کوردستان ئەویش ڕاستەوە خۆشەکەی نەکرد نەیتوانی نە بە ناوی حکومەت بیکە و بۆ خۆشی وەکو حیزب نەچوە ناو ئەم شەڕە چونکە ڕەنگە خراپ کەوتوایە لەسەری بەڵام ئێستا دۆخێکی تر هاتوتە ئاراوە ئێستا باردۆخەکە جۆرێکی ترە یعنی باردۆخەکە هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی عێراق بارگژیەکان زیاترن کێشەکان بەرەو یەکلایی بوونەوەی زیاتر دەڕۆن نێوانی یەکێتی و پارتی خراپترە نێوانی سنە و شیعەکان خراپترە شیعەکان کە بوونە دوو بەش ئاڕاستەی کارکردنیان جیاوازە ئەوە دیارە سەدر لەو جەبهەدایە لە جەبهەی سونیدایە کە تورکیا و قەتەر و سعودیا و ئیمارات و ئەوانە بەشدارن لەم گروپە و ئەوانی تاری تەنسیقیش دیارە لە جەبهەی ئێران و رووسیا و ئەولاتدایە بۆیە بابەتەکان خەریکە بەرەو یەکلایی بوونەوە دەڕۆن ئەم شەق بوونە لەسەر ئاستی کولی عێراق و حیزبەکان ئەمە کاردانەوەی دەبێ بۆ وڵاتە ئیقلیمیەکانیش بۆ ئێران و بۆ تورکیاش تورکیا و ئێران نایانوێ بچن لە ماڵی خۆیان کێشەکە یەکلاییکەنەوە ئەوان دێن هەردووچیان لەناو خاچی عێراق و لە هەرێمی کوردستان دێن سراعەکەی خۆیان ململانەکانیان یەکلایی دەکەنەوە ئێستا تورکیا دەڵێ ئەگەر ئێران سوور بێ لەسەر ئەوەی کەوە چۆن لە ڕابردوودا دەسەڵاتی بەسەر کولی بەغدادا هەبووە منیش دێم دەسەڵاتی هەرێمی کوردستانیان ئەوەی پێی دەڵێن میساقی میلی یان ویلایەتی مووسڵ کە چاوی لێیە لایەنی کەم تورکیا دەوێت لە 2023 تەواو بۆ خەونە بگە ئیتر لە ئێستاوە کاری بۆ دەکات خۆ ئەو هەموو بنکە بارگا سەربازی تورکیا لە هەرێمی کوردستان خۆ بە بەلاش نییە خۆ ئێستا هیچ گرفتێک نماوە بۆچی ناکشێتەوە بە پێچەوانەوە هێرشەکانی زیاد دەکات و زیاتر دێتە پێش بنکە و بنکەی ئەمنی و سەربازیش زیاتر دەکاتەوە و هەژبوونی خۆی زیاتر دەسەپێنێ بەسەر ئەم زۆنە بە تایبەتی بۆیە نیاز و مەرامی تورکیا خراپە و لە داهاتوودا ڕەنگە بەریەکەوتنی تونتر هەبێ لە نێوان ئامانجەکانی تورکیا و ئامانجەکانی ئێران هەم لە عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستان چونکە لە هەرێمی کوردستان هەردووچیان بوونیان هەیە و ئێران قبول ناکە بە ئاسانی تورکیا بێ لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکە و تەڕادێنی تێدا بکە بە دوو حەق قبوڵی ناکە یەکێکیان ئەوەیە کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ئێران لە ڕاستیدا بەغدا بە بەشێک لە خۆی دەزانی و لایەنی دووەمیشی ئەوەیە هەرێمی کوردستان سنوورێکی زۆری بەسەر ئێرانەوە هەیە بۆیە هەرێمی کوردستان پێگەیەکی جوغرافی گرینگە بۆ ئێران بە ئاسانی ئێران ڕازی نابێت تورکیا بێ دەست بەسەر ئەو ناوچەیەدا بکرێت بەڵێ سپاس بۆ بەڕێز ئازاد جۆڵات چاودێری سیاسی کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی شکار برێز کە